یاری کۆتایی خولێکی تیپە میلیەکانە لە شاری هەولێر زیاتر لە 90 تیپ بەشداری تێدا کردبوو لەگەڵەوەی یاریەکانی خولەکە لە یاریگایەکی دیکە بەڕێوە دەچوو بەڵام یاری کۆتایی گواسترایەوە بۆ یاریگای زانکۆ ناسراو بە یاریگای هاندەران هەردوو تیپی زەریا و تیپی قەندیلی قەرەچووغ بێگەیشتن جم و جۆڵە جوانەکان یارزانان چێژی بە هاندەران یاریەکە بەخشی بوو لە یاریەکە تیپی قەندیل توانی بە 5 گۆڵی بێ وەڵام سەرکەوتن تۆمارکات هەرچەندە یارزانانی تیپی زەریانەیان توانی تۆڕی گۆڵی تیپی بەرامبەر بەهەژێنن بەڵام بە ئاستێکی بەرز بە دیارکەوتن جوڵە جیاوازەکانیان جۆش و خرۆشی بە هاندەران بەخشی بوو تیپی قەندیلی قەرەچووغ جگەلەوەی بووە پاڵەوانی پاڵەوانتیەکە باشترینەکانیش لە ڕیزی تیپەکە بوون و زەریاش بووە خاوەنی پلەی دووەم لەگەڵ بوونی بەشێکی زۆری یارزانانی یانەکان لە ڕیزی تیپەکە خێراتنی هەموو ئامادەبووان دەکەین دەستخۆشی لە ناوەندی سێ دەکەین بەڕاستی جێگای دەستخۆشین جیاواز لە هەموو ناوەندەکان کە بەڕاستی شتێکی جیاوازیان کرد دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی ئێوە دەبی ئێمە جێگای دەستخۆشیەکە ئێوە ئەنگۆ ئامادە دەبن بۆ میاریانە تیپە ملیەکان بەسەر دەکەنەوە بەڕاستی ئێمە سەرسامی پێتان بەتایبەتی پەیامی خۆشەویست یەکە لە تیڤەکانی بەناوبانگ بەڕاستی لە هەرێمی کوردستان جێگای دەستخۆشیدان بەنسبەت دەورەکەی بەڕاستی دەورەکە تقریبان 90 فەریق بوون سوپاس وخوا توانیمان بە یاری کۆتایی و عەڤیاری ئەنجام بدەین سوپاس وخوا لە هەم یاریەکان سەرکەوتین تەنها لە یاری کۆتایی نەبی ئەوەش واریدە یعنی بەڕاستی لە وەرزشدا واریدە زۆر احتیاطیە لاعیبەکانم بەڕاستی موفق نەبوون ئەو یاریەی و دەستخۆشی لە تیپی بەرامبەر دەکەن بەڕاستی دوانیان بە ئاسەشی زۆر باش دەرکەون وەلەو یاریزانەکانم تەقسیریان نەکرد بەڕاستی یعنی بە شێوازی باش خۆیان ئامادەکرد بۆ تەنها خوای گەورە موفقی نەکردین ساڵانە لە یاریگا بچکەکانی شاری هەولێر کۆمەڵێک خول و پاڵەوانێتی بەهێز بەڕێوە دەچێت لەگەڵ ئەوەی وەرشوانان یەکدەنگن لەوەی یاریگای بچووک زیانی زۆر بە ئاستی یارزانان و دروستبوونی یارزانی ئەستێرە گەیاندووە بەڵام پاڵپشتی هاندەران وای کردووە تیپەکان و یارزانان چێژی زیاتر لەو یاریانە ببینن حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر